بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و لێکەوتەکانی لەسەر ئابووری و دارایی جیهان وای کردووە زۆرینەی بانکی ناوەندی وڵاتان و دامەزراوە داراییەکانی جیهان بیر لە دروستکردن و بەکارهێنانی دراوی ئەلکترۆنی بکەنەوە تاوەکو پرۆسەی کڕین و فرۆشتن و ئاڵوگۆڕی بازرگانی بەهۆی ڕێوشێنەکانی خۆپارێزی لە کۆرۆنا پاشەکشەنەکات. ڕۆژنامەی ئەتلایەری ئیسپانی بڵاوی کردەوە بەهۆی مەترسیەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە ئێستا مامەڵەکردن بە دراوی ئەلکترۆنی لای هاوڵاتیان و حکومەتەکان خواستێکی زۆری لەسەر دروست بوو پێیان وایە جۆرێکە لە دراوی نوێ هەر ئەوەش وای کردووە ژمارەیەک بانکی ناوەندی وڵاتان بیر لە دروستکردنی دراوێکی ئەلکترۆنی تایبەت بە خۆیان بکەنەوە. بە تایبەتیش دوای ئەوەی ساڵی ڕابردوو کۆمپانیای فەیسبوک ڕایگەیاند بڕیاریداوە دراوی ئەلکترۆنی لێبرای تایبەت بەخۆی بخاتەڕۆ. ڕۆژنامەکە ئاماژەی بەوە کردووە لە چوارچێوەی لێکۆڵینەوەیەکی بنکۆڵکاری کە لەلایەن ڕێکخراوی بانکی ناوەندی وڵاتانەوە ئەنجام درراوە لە ساڵی 2019دا ڕێژەی لە 180 بانکەکان بە شێوەیەک لە شێوەکان کاریان بە دراوی ئەلکترۆنی کردو بەراورد بە ساڵی 2010 بەکارهێنانی مامەڵە ئەلکترۆنیەکان لەلایەن بانکەکانەوە لە 170 زیادی کردووە. ئەوەشی خستۆتە ڕۆ زۆرێک لە بازرگانان و دامەزراوە داراییەکانی جیهان لەسەر ئەو ڕایەن کە دراوی ئەلکترۆنی ئێستا بۆتە پەناگایەکی ئارام بۆ خەڵکی بە تایبەتیش لە دوای سەرهەڵدانی کۆرۆنا و کەمبوونەوەی چالاکی ئابوووریەکان بەهای ئەو دراوانە ڕویان لە بەرزبوونەوە کردووە. بە نمونە بەهای دراوی بیتکۆین بەر لە سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا لە 150 بەهاکەی لەدەستدا بوو بەڵام لە دوای بڵاوبوونەوەی پەتاکە و زۆربوونی خواست لەسەری لەسەر بنەمای ساڵانە لە 123 بەرز بۆتەوە و 16,000 دۆلاری تێپەڕاندووە. ڕۆنشی کردوتەوە لە ماوەی ڕابردوودا بانکی ناوەندی ئەوروپا پێشنیازی کردووە یۆرۆی ئەلکترۆنی دروست بکەن چونکە دەبێتە هۆی یارمەتیدانی هاوڵاتیان بۆ ئەوی دەستبەرداری پارەی کاش بن و بە شێوەیەکی باشتر کۆنتڕۆڵی پارەکانیان بکەن بە تایبەتیش لە کاتی کڕین و فرۆشتندا. هاوکات بانکی ناوەندی ڕووسیاش ئەوەی خستۆتە ڕوو کا پرۆژەی ڕۆبڵی ئەلکترۆنی بۆتە بابەتێکی واقعی و چۆتە بواری جێبەجێکردنەوە و هاوکاتە لەگەڵ پێشکەوتنەکانی ئابووری ئەلکترۆنی جیهانی و هۆکارێکە بۆ پاڵپشتیکردنی زیاتری ئابووری و داهاتوویەکی زۆر نزیکیش وەشانی ئەزمموی ئاشکرا دەکرێت. لەلایەکی ترەوە سندوقی نەختی نێودوڵەتی ئاماژی بۆ کردووە هەرچەندە زۆرینەی بانکە ناوەندەکانی جیهان سەرقاڵی ئەوەن دراوەکانیان بگۆڕن بۆ ئەلکترۆنی بۆ پێی ئێستا خواستێکی زۆری لەسرە هاوکات دەیانەوێت بێتە ڕکابەرێک بۆ دراوە ئەلکترۆنەکانی وەک بتکۆین و دراوی لێبرای فەیسبوک کە پێشنیاری دروستکردنی کراوە بەڵام ئەگەری هەیە زۆربوونی ئەو دراوانە ببێتە هۆی فراوانبوونی تەمویلی نایاسایی و کۆنتڕۆڵ نەکردنی دراوی ناوخۆی خۆیان.